ئەمەی دەبینن بینەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی شاری سلێمانیە، ئەو بەڕێوەبەرایەتیەی کە هەر لە ساڵی 1999 بە هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی سەرۆک مام جەلال دروستکرا. سەرەتا دەست بەکاربوونی ئەم بەڕێوەبەرایەتیە بە شێوازێکی زۆر سادە بوو کە لە چەند ژوورێکی کەم پێکهاتووە و دواتر لە ساڵی 2003 بە هەوڵی سەرۆک مام جەلال توانرا فراوان بکرێت و سەرجەم بەشەکان لە خۆ بگرێت. لە ساڵی 1999 لە میانەی سەردانی بەڕێز سەرۆک مام جەلال بۆ بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی لەوێ فەرمانێکی دەرکرد بە ڕێز کاک دکتۆر خەسرەوی و دوتی بەشی پاسپۆرت و مانەوە دامەزرێنن. دوای سەردانەکەی بەڕێزی بەڕاستی ئێمە ئەفسەرانە و کاتە من پلەم نەقیب بوو پێم سەیر بوو بەڕێز مام جەلال باسی چیەکات. لە کاتێکە کە سەدام حوسێن مابوو جەیشی عێراقی لە باری مەقان بوو لە چەمچەماڵ و بین تۆپبارانی ناوچەی چەمچەماڵ و تەکێ کرد. ئێمە زۆر بغەریب بوو بەلامانەوە لەو ساڵەیە کە مام جەلال باسی پاسپۆرت و مانەوە ئەوانەیە کرد لە کاتێکا کورد ئەو پێگەی نەبوو. دوای بەڕێزی کاک دکتۆر خەسرە و بەشی پاسپۆرتی دروست کرد و دوای بەشیمانەوە لە ژوورێکی بچکۆلەی 3 بە 4 دەستمان بە کارەکانمان کرد. من وەکو بەڕێوەبەری ژمێریاری و کاک ساڵح کە ئێستا ئامی ساڵحە وەکو بەڕێوەبەری ئیدارە دەستمان بە کارەکانمان کرد. هیچ شتێکمان لە کاروباری پاسپۆرت نەئەزانی. لێرە و لێوێ پرسیارمانە کرد کە کاروباری پاسپۆرت لە ناو حکوومەتی عێراقی چۆنەکرێ و فۆرمەکان چۆنە و سجلات چۆنە و کار چۆنە گوزەرێ و هەروەها دەست بە شێوازی کارکردن وردە وردە فێر بووین. ژوورێکەوە بوو بە دوو ژوور لە دوو ژوورەوە زیادی کرد و تاکو ساڵی 2003 لە 1990 تا 2003 لەو 4 ساڵەیە ئێمە بەڕێوەبەرایەتیەک دروست بوو بە ناوی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت و مانەوە. بەڕێوەبەرایەتی هەموو ستافەکانی هەبوو، ئەفسەرەکانی هەبوو، دەوراتمان بینی بوو، فێری شێوازی کارکردن بووین کە سەدام حوسێن ڕووخا و یەکەم وەسیقەی سەفەر هات لە 2003 و دوای ئەوەی جوازی ئێس هات ئێمە ئامادە بووین بۆ کارکردن. ئەو کاتە ڕۆڵی بەڕێز مام جەلالمان زانی کە چۆن بەڕێزی چۆن پێش 4 ساڵ پێش ئەو کاتە بە ئێمەی وت دەست بە کارکردنکەن لە بواری پاسپۆرتە و کورد ئەو کاتە هیچی نازانی. ئێمە دوای 4 ساڵ زانیمان ئەزەمەت و گەوری مام جەلال لە چیایە. ئەو کاتە تێگەیشتین مام جەلال باسی چیەکە 4 ساڵ پێشەوە پێیوتین دەست بە کار بن. ئەگەر بووی هاتە ئەو کاتە بە ئێمەی نەوتایە و لە دڕوخانی سەدام پێی بوتنایە ئەو کاتە لە سفرەوە باید دەستمان پێ بکردایە و هیچمان نازانی. بەڵام دووربینی بەڕێزی وای کرد کە ئێمە 4 ساڵ پێش ڕوخانی سەدام دەست بەکار بین و لە 2003 کە جوازی ئێس هات و وەسیقەی سەفەر هات یەکسەر ئێمە کاری خۆمان ئەنجامدا و لە خزمەتی هاوڵاتیانە بووین. بەنیادنان و کردنەوەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لە کاتی خۆیدا کە سەرۆک مام جەلال نزیکەوە کاری بۆ دەکرد لە پێناو پێشکەوتن و گەشەکردنی شاری سلێمانیا بوو بۆ ئەوەی وەک دەستکەوتێکی دڵخۆشکار هاوڵاتیان بتوانن بە شێوەیەکی زۆر باش کارەکانی خۆیان ڕای بکەن و وەک هەر هاوڵاتیەکی تر بتوانن بۆ وەرگرتنی پاسپۆرت مافی گەشت و گوزاریان هەبێ. وەکوە بینن ئێستا لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی هاوڵاتیان لێرە کارەکانیان بۆ ئەنجام ئەدرێت بەبێ بچن بۆ بەغا. بەڵام تاکو ساڵی 2009 بە هەزاران هاوڵاتی سەدان هەزار هاوڵاتی ئەوایە فۆرم و فایلەکانمان بنەردایە بۆ بەغدا لەوێ کارەکانیان بۆ بکەین و لەوێ ببن بە خاوەنی پاسپۆرت. بەڵام بەڕێز مام جەلال لە ساڵی 2009 بە داوای لە حکوومەتی عێراقی کردووە فەرزی کرد بەسەریانە کەوا جیهازێک بێ بۆ ئێرە لەبەرەوەی جیهاز نەبوو بە فەرمانی بەڕێزی جیهازێک لە سووریا بڕیار بوو لە سووریا دانرێت لە دیمەشقی پایتەخت بۆ عێراقیان لەوێ بە فەرمانی بەڕێزی ئەو جیهازە هات بۆ شاری سلێمانی و لێرە دانرا و لەو کاتەوە وەکوە بینن لە ساڵی 2010 هەموو هاوڵاتیان لێرە کارەکانیان بۆ ئەنجام ئەدرێ بەبێەوە بچن بۆ بەغدا بەوەکیان لە کۆڵ بەدەوە. سەرڕایەوەش لە پاسپۆرتی کەلار ئێمە پاسپۆرتی کەلارمان نەبوو بەڵام بە فەرمانی بەڕێز مام جەلال بڕیار دراکەوە پاسپۆرتی کەلار دانرێت و لەوێ لە خزمەتی هاوڵاتیانە بن بۆ سنووری دەڤەری گەرمیان بۆ ئەو خەڵکانەی کەوا تاکو ئێستا لە خزمەتی شۆڕشی گەلی کوردستانە بوون. ئێمە تاکو ئێستا زیاد لە 1 ملیۆن پاسپۆرتمان داوە بە هاوڵاتیان و لە خزمەتی هاوڵاتیانە ڕۆژانە لێرە وەکوە بینن ئەم دوو بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی نیشتنگەی سلێمانی کە لەم بینا گەورەیان ناسراون بە بەڕێوەبەرایەتەکانی بەڕێز مام جەلال چونکە لەسەر دەستی ئەو دروست کراون لەسەر دەستی ئەو گەشەی کردووە لەسەر دەستی ئەو کادران و ئەفسەرانی لێرە خولیان بینیوە و پێگەیشتون
و ئێرە ڕۆژانە بە ڕێنمایەکان و بە تەوجیهاتی ئەو خوێندنگەی ئەو کارەکەین لە خزمەتی هاوڵاتیانین. بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی لە ئێستادا بە ستافێکی شارەزە و لێهاتووە و توانای ڕایکردنی کاری هەزاران هاوڵاتیانی هەیە کە لە ڕێگەی ئامێری پێشکەوتوی تابێتەوە کارەکانی هاوڵاتیان ئەنجام بدەن و بە پێشکەوتوترین سیستەم بێەوەی پێشەرکاری بکرێت لە بەرامبەر هاوڵاتیانی داواکاردا. سەرجەم بەشەکانی پاسپۆرتی سلێمانی بە شێوەیەکی سەردەمیانە کارەکانیان بەڕێوە دەبن کامەش بە هەوڵ و ماندووبوونی سەرۆک مام جەلال هاتۆتە بەرهەم.